جوشبوانی شەکرەی جۆری دوو تکایە ئاگاتان لە خۆراکی تەندروست و وەرزشکردن بێت. وەک ئەزانن شەکرەی جۆری دوو باوترین جۆری شەکرەیە و لە سەدا 90 ئەو کەسانی شەکرەیان هەیە شەکرەی جۆری دوویان هەیە. ئەم شەکرەیە ڕوودەدات لە ئەنجامی ڕێگری لە کار و فەرمانی ئەو ئینسۆلینەی کە لە لەشدا هەیە. بۆ نمونە پێش ئەوەی کەسەکە تووشی نەخۆشیەکە بێت وای دانێن دەستی ڕاستمان بریتیە لە ئینسۆلین، دەستی چەپمان بریتیە لە ڕێگری لە ئینسۆلین. ئەگەر لە دەستی ڕاستمانە دوو یەکە لە ئینسۆلین هەبێت و لە دەستی چەپمانە یەکە لە بەرگری هەبێت ئەوە ئەم کەسە تووشی نەخۆشیەکە نابێت. بەڵام کاتێک کە وەرزش ناکات و خواردنی تەندروست ناخوات هێواش بەرگری لە لەشیا ئەبێ بە دوو بەرامبەر بە دوو یەکە ئینسۆلین. لەم کاتەیە کەسەکە تووشی خۆناغی پێش تووژبوون بە شەکرایە بێت. بەڵام ئەگەر بەردەوام بێ دیسانەوە لەسەر شێوازی ژیانی ناتەندروست ئەوە یەکەی بەرگری زیە ئەبێت بۆ 3 بۆ 4 بۆ 5 لە بەرامبەرە یەکەی ئینسۆلین هەردووە یان تۆزێک زیعکە ئەبێ بە 3 بەرامبەر بە 5 ناتوانێت کۆنتترۆلی بکە بۆیە بەرگریەکە کە بەرزە و ئینسۆلینێکە کە نزمە و ئەکات کەسەکە زووتر پێویستی بە دەرمانی شەکرە بێت و لە ناو دەرمانی شەکرەشا زووتر پێویستی بە بەکارهێنانی ئینسۆلین بێت. هەر بۆیە زۆر گرنگە ئەم نەخۆشانە شێوازی ژیانیان چالاک بکەن و ڕێنمایە تەندروستیەکان سەبارەت بە خۆراکی تەندروست پەیڕەو بکەن. سمارت وەرچەرخانە.